بەرزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ درێژدان بە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ قسەکردن لەسەر مێژووی سیاسی ڕەوتە ئیسلامیەکان. مامۆستا گیان بەر لە پشووەکە پرسیاری ئەوەم کرد کە یەکێک لە کێشەکانی ئێوە لە گفتوگۆ دانووسانەکانە بە فەرمینەکردنی ئەو دانیشتانە بووە با بڵێم نەنووسراوەتەوە ئەوەندەی کە شەفەی بووە بۆیە لە دوجارە ئەوە بوو لە نەوەدەکان ئێوە کەوتنە ناو شەڕێکی قورسی ناوخۆ بەداخەوە لەگەڵ هێزە کوردیەکانە. ئەو دانیشتانە بۆچی بە دیکۆمنت بۆچی نەئەنووسرایەوە بۆ ئەوەی کە لە دوجارە نەتوان مەسەڵەن تا چەند پابند بوون کام لا لە ئێوە پابند نەبوو بە ڕێکوتنەکانەوە. من جارێ دەمەوێت شتێک بۆ بەڕێزت ڕاستکەمەوە. بەڵێ کۆبوونەوەکان دەنووسران بەڵام جاری واشە بوو تەمە قسەی شەفەهی دەکرا زارێکی بەس من زۆر چاک لە یادمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کە دانیشتین دەبن چادرەکانی گوێزێ کە گوێزێ وەکو بڵێ هاوینە هەوارێک بوو شوێنێک بوو یەکێتی نیشتیمانی بنکەوە بارەگای سەرکردایەتیان لێوە بوو. من لە یادمە زۆر چاک بەیانمان نووسی و خاڵەکانمان نووسی هەتا لەسەر ئەو ئاەتەی کە نەصر من الله وفتح قریب دکتۆر فواد معسووم هەر ئەوەندەی نووسیم گوتم ئەوە ماوێتی ڕسەیەکی ماوەکتی کوا گوتم با و ئاەتێکە لە سوورەتی سەف کۆتایەکەی دەفەرمی وبەشر المؤمنین نصر من الله وفتح قریب واتە یارمەتی لە خوا و ئازادیەکی نزیک و بژدە بدە بە ئیمانداران تەماشایەکی کردم و گوتی تێبینەکەت وردە. جا ئێمە شتمان دەنووسی بەڕاستی لەگەڵ پارتیش نووسرا لەگەڵ سۆشیالیستیش ئەوەش دیسان پابندی پێوە نەکرانیش ئەویش بەو ڕەهاییە پابندی پێوەکرا ئەوە بۆ ئێمە بنکە و بارەگامان لە ناوچەکانی کوردستان ئەوی ژێرە سەڵاتی پارتی بوو دەسەڵاتی یەکێتی بوو زیاتر ژێرە سەڵاتی یەکێتی بوو تەوەنەوە کاتە ئەو ناوچانی کەمە بنکە و بارەگامان لێ هەبوو و لە دراوسێی برادرانی سۆشیالیست دەبووین پارتیگەلی دەبووین پاسۆک دەبووین و میانەشمان پێکەوە خۆش حیزبی شوعی ئەمە لە قەڵاتوکان مەقڕی حیزبی شوعی لێبوو پارتی لێبوو یەکێتی لێبوو پارتیگەلی لێبوو پاسۆکی لێبوو برادران هەموو بوون پابندی پێوەکرا بەڵام دوایی کە هاتینەوە وەکو چۆن دوای شەڕ لە نێوانی پارتی یەکێتی دروست بوو لەسەر ئەوە چێ زیاتر وەکو بڵێ کوێخایەتی بکە و هەر ئەو کەڵکەڵی کوێخایەتیشتە هەر لە کەلەدا مابوو بە هەمان شێوەش لەگەڵ ئێمەشدا کێشە و شەڕ دروست بوو ئەگەر پابندی کرا بە ئیتفاقیەکان و بەڕاستی بەیەکەوە دابەزین کاتێک بۆ ڕاپەڕینی بەهارینەوە بێکەوە دابەزین لە سەقس کۆبوونەوەمان کرد لە شوێنەکانی دیکە کۆبوونەوە کرا هەموو لایەنە کوردستانیەکان ئێمە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ بەری کوردستانی و زۆر بە تەبایی زۆر بە هاوکاری بەڵام دوایی لەسەر شتی دیکە ینی ئەو ئیتیفاقیانی کە کرابوون وەک بڵێ هەڵوەشێنرایەوە خو پابندی پێوە نەکرا بە تایبەت لەگەڵ یەکێتی نیشتیمانیدا بەڕوونی بێڵم چکە لەگەڵ سۆشیالیست کێشەمان نەبووە لەگەڵ پارتیش کێشەیەکی وامان نەبوو تا دوای لە منتیقی حاجی عومران کێشەیەک بوو ئەوە بوو کەم هێندێک بنکە و بارەگامان لێ بوو دوای ئێوەمان شۆڵ کرد بەڵام زیاتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی بوو کەواتە اتفاقیەکان دەنووسرانەوە ڕەنگە زۆر بە مەزبوطی وەکو ئێستا و کاتە وەکو لە شێوازی شاخ دەبانووسیەوە و پابندیشی پێوە دەکرا بەڵام دوایی کە هاتینەوە بارگژی شت ڕوویدا لەسەر بەڕاستیەوە کە چیە زیاتر لە کوێ کۆنتترۆل کا و چێ دەسەڵاتی هەبێ و ئەو کاتی بەڕاستی کرچ و کاڵیش لە هەموو لایەکەوە هەبوو هەرچەند من زیاتر خەتایەکەم لە ملی یەکێتی دەکرد و ئێستاش چوان کە وەکو هێزی سەرەکی بوون و بەڵام ئێوەش بێخەتا نەبوو ناڵێ ئێمەش بێخەتا بووین کرچ و کاڵی هێندێ خەڵکمان هەبوو ڕەنگە کرچ و کاڵیشتی بوو بێ بەڵام بەتاکید دەگونجا تەحملی و کرچ و کاڵیانی ئێمە بکرێوان وەکو هێزێکی باڵا دەست و هێزێکی گەورەتر و زیاتر و کە خۆیان بە حکمڕانی کوردستان دەزانی دەبوا لەگەڵی بارقوڵتر بن ئەگەر هێندێک هەڵە و کەم و کوڕیش بێ بە تایبەتیش کە من بۆ خۆم لە گەرمەی شەڕی نەوەتووسێ تێدا بووم لە مفاوەزات لەگەڵ ئەحمەد شەریف کە وەزیری پێشمەرگە لەگەڵ کا قادر کە جێگەری بوو لەلایەنی پارتیە و ئەوی دیکە کێشێتی بوو کۆبوونەوەمان بوو و گەیشتینە ئیتیفاق قەرار بوو چارەسەریکەین دوای وتیان کاکە بڕیاری شەڕدراوە تازە لایەکێتیوە تازە بڕیار درابوو کە دەبێ ئێمە پاکتاو بکرێن و سەرکردایەتیمان بژیرێ و ئەگەر نادەگونجا چارەسەر بکرێن. باشە مامۆستا بەر لەوەی بچینە ساڵی نەوەدەکان و دەستپێکردنی جەولەی شەڕی ئێوە لەگەڵ یەکێتی ڕووداوێک ڕووداوە دەوترێت لە ساڵی 1970 بۆ 1970 مامۆستا عەلی باپیر برایەکی خۆی کوشێت بە ناوی کاک عومەر. بەڵێ ئەم ڕووداوە چۆن بوو؟ ئایا ئەوە چەند ڕاست بوو کە گوایە کاک عومەر ئیخباری هەندێک لە پێشمەرگەکانی بزوتەوەی کردووە لەو کاتەیە کاک عومەر بەدەستی خۆت کوشت یا بە بڕیاری تۆ کوژرا؟
ڕاستەوە لە ساڵی هەشتاونەوە بووین ئەو کاتە لە خدراوە بووین ئێمە برایەکی پێشمەرگەمان ناردو کاک عەلی ڕەسوول خەڵکی گوندی دێرێ پشتی قەڵازێ بوو کە لە ماوەی لەمە پێشبابیشی وەفاتی کرد مام حاجی ڕەسوول خوا لێی خۆش بێ کاک عەلی ڕەسوول دەچێتەوە بۆ ڕانیە دەچێت بۆ ماڵی ئێمە عەبدولواحیدی برام لەم شواندا میوانمان بوو گوتی کاکە پێم گوت بە کاک عەلی بەلای ماڵی ئێمەدا مەچوو بۆ خۆت دەزانی عومەری برام هەرزەکارە و نەوەکو ئێ قسەیەکی لە دەم دەرچێ گوتی وعدیشی پێدام دوای دیارە دەچێت بۆ ماڵی ئێمە ئەویش نردومان تۆ بۆ کاری ڕێخستنی ناو شار ئیدی وا دوایی وا دەنگۆ بڵاو بۆ کە عومەری برام دەبێ ئیخباری کردبێ عومەریش ئەو کاتە تەمەنی 16 ساڵ 15 ساڵ 17 ساڵ ئەو دەوروبەرە دەبوو ئێمە کە بیسمان کاک عەلی تەمەن گیرە ئەوە بوو کە دوایی تەمەن برا بوو ئەبوو غرێب و محکوم بدرا بە ئیعدام و ئیعدام کرا ئێمەش وەکو تۆڵە و قیساس من مەفرەزەیەکم ناردەوە لە خدراواوە و تەوجیهماندا ڕێخستنەکانی نێو شار کە هاوکاریان بکەن و تۆڵە بستێنەوە لەو برای من و فعلا بە بڕیاری تۆ بە بڕیاری من بوو بەڵێ بەڵام بەدەستی خۆم نەبوو پەشیمان دیت مامۆسا نەخێر ناکرا ئیسلاحی بکەن بۆچی هەوڵت نیا بیبینی چی ئەڵێ هەڵ دەنگۆ من لە خوێن قەرزدار بوو ئەو برایمان ئیعدام کرا تاوانە تۆ چۆن دڵنیابووی کە ئەو کوڕێکی تەمەن 16 ساڵ 15 ساڵ چی ئەڵێ ئێ معلوماتمان هەبوو چۆن ئەمە زانیاری تەواومان هەبوو کە کاک عومەر دیار بوو هەواڵی لێدا بوو هەرچەند گوتیان ئەویش یەکێکی لە خۆی گەورەتر پێی گوتووە ئەوش هەرزەکار بووە بەڵام من پەشیمانیم لە بروکەوە تۆڵە بوو وەلەکم فی قیساسی حیات جا ئێمە ئەگەر عەدالەت و دادگەری و یاسا شەرعیەکان بەسەر خۆماندا نەچەسپێن بەسەر نزیکانماندا بەسەر خەڵک دەچۆنمەوان دەچەسپێ لە ڕاستیدا من نەخێر لێ پەشیمان نیم و پێشما تووشی هیچ گوناحێک نەبووین بەڵکو عەدلێکمان چەسپاندووە دادگەریەکمان چەسپاندووە و ئەو برایەش تەمان هەر برای من بووەویش ئەگە برای خوێن و گۆشتی من و برای دینیم بوو پاشان ئەو برایە لەگەڵ ئێمە پێشمەرگە بوو ئێمە خۆمان ناربوومانەوە بۆ ئیشوکاری ڕێخستنی ناوشار جا تۆ برایەک بنێریەوە و دوایی برایەکی خوێن و گۆشتیت کە ئەویش ئینشاڵڵا ئەهلیمان بووە تەواڵ خۆ تووشی بەڵایەکی بکە خۆت دەبێت سزا بدرێ لەسەری باشە مامۆستا لە ساڵانی 92 بوونەوە دووسێ شەڕەکانی ئێوە بزوتنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئیتر زۆر ئاڵۆز و قورس و سەخت دەبێت ئاسەوارە خراپەکانی ئەو شەڕ لەسەر بزوتنەوە چی بوو هۆکارەکانی سەر هەڵدانی ئەو شەڕە پەیوەندی بە چی بوو لەو ڕۆژگارەیە وەڵی کاک فەیسەڵ من پێم باش نییە زۆر ئەوەی کە گرنگە بۆ مێژوو کۆنەبرینان بکولێت نەخێر مەبەستمان پێم وایە بەڕاستی ئەو کاتە سروشتی یەکێتی نیشتیمانی وای دەکرد ئەو کاتە مەشهور بوو دەیانگو دەگە بوو بە شەڕ پێویست ناکە لە تەڕەفیەکەم بپرسن تەڕەفیەکەم یەکێتی بەڵام بڵێ لەگەڵ چێتی بەڵێ یعنی ئەوە هیچ تەڕەفێکیان لێکێتیە بەڵام بڵێ لەگەڵ چێتی لەگەڵ پارتیە لەگەڵ شوعیە لەگەڵ سۆشیالیستە لەگەڵ پاسۆکە لەگەڵ بزوتنەوەی لەگەڵ چیە ئەو کاتە سروشتی یەکێتی نیشتیمانی وابوو کە خەڵکی غەیری خوان کەمتر بۆ تەحمل دەکرا لە ساحەکەدا ئێمە شتێکی خۆشت بۆ بجێڕمەوە لێرەدا لە قەڵاتوەکان من فەرماندەی هێزی حەمزە بوو شەوێک مەفرەزەیەکی ئێمە و تەمان ئەو کاتی ئێمە بێکەوە نهێنی شەومان دادەنا واتە ئێمە و یەکێتی و پارتی شوعی و سۆشیالیست و پارتیگەلی چونکە دەترساین ڕژێم و جاشەکانی ڕژێم هێرشمان بۆ بکەن ئێمە بریکە و بارەگامان لە قەڵاتوەکان و براری قەدرن بەسەریەکەوە بوو نهێنی شەومان بێکەوە دادەنا بە تایبەت لەگەڵ یەکێتی کە هێزێکی سەرەکی ناوچەکە بوون هێزەکانی کە زیاتر لەژێر کۆنتڕۆڵی یەکێتیدا بوون بەس ئێمە ئامادە نەبووین بچین ژێر کۆنتڕۆڵی کەسەوە ڕاستیەکەی هەرچەند ئێمە هێزی حەمزە بووین دەوری 30 کەسێک بووین ئەو کاتە لەوێ مەفرەزەی شەوی تەمان بەرانی ئێمە دیارە شەو کەمین دەبن مەفرەزەیەک دێت ینی هەز دەکەن خش بە خشتێک دێ هێزێک دێ دەنگیان دەدەن چێن ئێوە دەڵێن یەکێتی نیشتیمانین نهێنی شەو بڵێن نهێنی شەویان لەبیر دەچێتەوە لەو کاتەدا تەقەتان لێ دەکەین نەخێر تەقەمەکەن دەی ئاخر ئێوە چێنە کاکەمە یەکێتی نەخێر ئەمە ئەگەر یەکێتینە بە پێکەوە نهێنی شەومان هەیە بە هەر حاڵێکێکیان خوا ڕاستان نهێنەکەی دێتەوە بیر دەڵێ کاکە فڵان شت دەڵێن تەواو بەرپرسەکان هات بۆ لام کە ئێستا بەرپرسێکە تەمە سەنگەری گواسۆت و بۆ لای پارتی لەناو پارتی ئێستا بەرپرسیارەتیشی هەیە بۆ بەیانەکەی هات بۆ لام بە حەقەت پیاوێکی بەڕێوەجێ و قسە بەڕێوەجێ بوو گوتی مامۆستا گوتم بەڵێ وتی وڵا هەندێک قسەم هەیە لەگەڵ گوتم فەرموو دانیشتیم فەرموو کاک فڵان کەس گوتی دوێ شەو شتێکی وا بۆ وەکتم ڕاستە مش معلوماتم هەیە دەیجا چییە گوتی وڵا هاتووم بەڕاستی شتێکت پێ ڕابگەێنم یەکێتی نیشتیمانی ئەوە قبول ناکە گوتم چ قبول ناکە ئێمە کەمین بووین و خۆ لە جاش و جێژ دەترسێن بێن و
نهێنی شۆمان بەیەکەوە داناوە پێکەوە دێ مەتەقەکە بپارێزین چ قوبوڵ دەکەی قوبوڵ ناکەی یاخرەوانەی ئێوە ئیمان دەنگ داوە وەگەر نهێنی شەویان نەهات باوە بیر ڕەنگە تەقیان لێکردبان دەیکتم زانی هێنیا بۆ لە بیر دەچێتەوە یەکتیاخە کتو پڕ دەنجیاندا وتم بە هەر حاڵ دەی ئێستا چ بۆ خۆ الحەمدوللا تەقە نەبوو هیچ نەبوو وتی وڵای هاتوو پێتان ڕابگەێنم جارێکی ئەوە دووبارە بێتەوە یەکێتی نیشتیمانی قوبوڵ ناکە وتمی قوبوڵ ناکات چ دەکا وتی وڵا بۆ خۆتان دەزانن هەڕەشەیەکیەوە منیش ئەو کاتە نامیلکەیەکە منوسی بوو بە ناوی پیاوی کۆمەڵی کۆمەڵی خۆشیە کۆمەڵی خواچیە وتم ئەو نووسەیەکم لەو نامیلکەیە بۆ بێنن وتی بۆچی تە وتم ئێستا پێت دەڵێم وڵا بۆم خوێندەوە کە نووسیمە ئێمە وەکو زوتنەوەی ئیسلامی بڕوامان بەوە هەیە کە لەگەڵ لە هێزە کوردستانەکان بێکەوە دەستبارگر بین تەبابین دوژمنێکی هاوبەشمان هەیە دیفاع لە میلەتی خۆمان بکەین لە نیشتیمانی خۆمان بکەین ئەوانە و هەر کەسێکیش چاکەمان لەگەڵ بکە ئێمە هەوڵ دەستمان لە هی ئەو درێژتر بە بۆ چاکە و پیاوەتی هەر کەسێکی زوڵممان لێ بکە خی بەگەشتدا دەکەین و با سوور بزانێ بە دەندووچە پێوە دەبێ وتی وڵای ئەویان تێناگەم یعنی چی بە دەندووچە پێوە دەبێ مشتم وڵا ئەگەر چۆلەکێ کۆترێ شتێک دەندووچی بگری چ دەکا وتی وڵا هەر کلکی ڕادەوەشێنێ تما دەندووچی بگری کلچە ڕادەوەشێن وتی وڵا کەسێک شەڕ لەگەڵ ئێمە بکە ئاوای لێدێ چۆن مامەستا گوتم وڵا ئەخر دەی باشە شەڕمان بۆ پێدەفرۆشن وتی وڵای مامەستا ئاوا بێ تووشی شەڕ دەبین ئەوە بۆ برادرە نامەی نووسی بووە پێدەچی بۆ جەنای مامجللا جەنای مامجللا ناوی نووسی بوو مامەستا مەلا عوسمان مامەستا مەلا عوسمان هەزار ڕەحمەتی لێبێ نامەیەکی بنووسی بۆ من کە برادرانێکێتی گلەییان لە ئێوە هەیە منیش عرضم کرد مامۆستا ئاخر ئەوان ئەوە بەو شێوە لەگەڵ ئێمەدا مامەڵە دەکەن ئەوان چاویان لە زوڵمەش دەڵێن زوڵم قبول ناکەین و جا ئەو کاتە بەڕاستی ئەو ڕوحیەتە بوو ئەو نەفەسە بوو کە وای دەکرد یەکێتی نیشتیمانی لەگەڵ هێزەکانی کەش تەمەەن تێک گیرە ئەلبەتە ئێستا لەخوا بە زیاد هەموو لاگلا پەڕێکی تازەمان هەڵداوەتەوە بەڵام من ئەوەش بڵێم کاک فەیسەڵ من ناڵێم ئێمەش هیچ کردمان نامەوە ناڵێن بەڕاستی ڕەنگە خەڵکیێکمان لە سەشتێکی بچووک هەرایکی گەورەی ئەوە کردبێ یاخود ڕەنگە خەڵکیێکمان هەموو بیرکردنەوە وێ دروست نیە سەلام لەوانە بکەی من بۆ خۆم جارێک برایەکی خۆمان بە فەرزێکی خۆمان پێم گەیشت گوتی مامۆستا گوتم بەڵێ گوتی یەک پرسیاری شەرعیم هەیە گوتم فەرموو ئەو لە نۆکان و ناوچەی زەڵێ و قاسمڕەش هەموو قەڕەکان بە مەسەرێکەوە بوون وتی مامۆستا دەگەین ئەو پێشمەرگەکانی ئەو حیزبانە دروستە ئەگەر سەلامیان کرد وەڵامیان بدەینەوە منیش پێکەنیم ناوت چێ جەناوتی نام هەورازە وتم هێندە هەوراز مەڕۆ تۆزە وەرەوە خوار وتی بۆ ینی دروستە تێگەیشتەکان بەو شێوەیە نەک کە سەڵاویان کرد دروستە هەر فەرزە و جواب دێەوە چونکە وەڵامدانەوەی فەرزە گوتم بەڵام سونەتە تۆ پێشی سەلام بکەی بۆ دەستی چاکەی ئەو لە هی تۆ درێژتر بێت تۆ پێشی سەڵاوکە کاکە بەڵێوانە هاوزمانی خۆمانن هاوڵاتی خۆمانن پێکەوە هاو ئامان جین ئەمجا خۆ تۆ کاکە دڵی خەڵکە تەڵ نەکۆڵیوە بڵێ ئینتیمای سیاسی و حیزبی و ئەوانە جۆرا و جۆرە بەڵام ئامانجێک هەمانی کۆکردۆتە دەی پێکەوە احترامی یەکتر بگری زۆر باشە مامۆستا لە چواردەی یەکی نەوەچوار سەرکردایەتی بزوتنەوە مەلا عوسمانە گیرێن شەڕەکانی ئەوە لەگەڵ یەکێتی ئیتر ئەگاتە قۆناغێکی بنبەست و سەخت لەو شەڕە نزیکی 200 کەس لە بزوتنەوە ئەکوژرێ 174 بریندار و 380 دیل دەستگیرەکرێن لەلایەن یەکێتیەوە بەڵام بزوتنەوە هەرمێنێت پرسیارەکە ئەمەیە چۆن لە بارودۆخێکی ئاوا بزوتنەوە هەستایەوە دەوترێت لەو بارودۆخە ئێران پشتیوانی لێکردون ئەجینا بزوتنەوە تەواو بوو ئەم قسەیە چەند ڕاستە وڵی کاکە فەیسەڵ جارێ ئەگەر ئێران 100 پشتیوانی لێ بکە ئەی ئێران خۆ پشتیوانیشی لە لەشکری ئیسلامی کرد بۆ وەکو بەفرێ پار هەرتوانەوە ناتۆ دێ بۆ خۆت هەبی من ئینکاریەوە ناکەم کۆماری ئیسلامی ئێران ئەو کاتە یارمەتی ئێمەی دەدا لێمان قەوما بە یارمەتی یەکێتیدا لێ قەوما بە سەیران بن و یارمەتی پارتی دەدا لێ قەوما بووە یارمەتی سوسیالیستی هەر کەسی لێ قەوما بە یارمەتیەدا چکۆ دەویست ئەو هێزانە هەمویان هەبن ئەوە نکۆڵی لەو ناکەین بەڵام لە ڕاستیدا ئەوە خۆمان بووین ماین نەک بەهۆی ئێرانەوە و ئێمە خۆمان دوای ئەو جەبهەی پشدەر کرایەوە کە من بەرپرسی جەبهەی پشدەر بووم و جەبهەی شارەزور کرایەوە و دوایی یەکێتی کە ئێشی پێگەیشت و بەرژەوەندی لەوە دابینی کە شەڕەکان ڕابگرن و ئەمە زوڵمان لێکرا بەڕاستی بن کەوبارەگاکانمان گیرا خەڵکیش زۆرمان لێ شێتر ئەوانی هەڵبەتە خەڵکیان لێ کوژرا بەڵام دیارە زیانی ئێمە لە کاتی هێرشەکەی ئەواندا زیاتر بوو ئەمما بۆچی بزوتنەوە مای لەبەرەوەی کە من قسەیەکەم هەیە دەڵم ئەوەی خوا کۆی بکاتەوە بە عەبدی بڵاو ناکرێ بەڕاستی بەسەر ئەساسی ئیمان و لەسەر بناغی ئەوە کە ئێمە شتێک ئێمەی کۆکردبووە ئێمە خەڵکێکی مسلمانین دیفاع لە میلەتێکی مەزڵوم دەکەین بوونمان پێویستە بوونی ئێمە پێویستە بۆ میلەتەکەمان
دەبواە زووتریش هەبین دەبوو لە پێش لایەنە ئەلمانیەکان و ئێمە ببین دەبواە یەکەمین فیشەک من ئەو کاتە زۆر زاردەم گوت دەبوو یەکەم فیشەک کە دەتەقێ بە ناوی خواوە بە ناوی ئیسلام و تەقی وایە دیفاعی لە مەزلومیەتی میلەتی کورد کردوایە ئێمەی مسلمان و دیندار و ئیسلامی دەبێ گلەی لە خۆمان بکەین کە بۆچی لەژێر بەیداغی غێری ئیسلامدا سەرەتاوە دیفاع لە مەزلومیەتی میلەتی کوردکرا بە ڕێچکەکانی دیکەدا بە مارکسیزم و لێنینیزم و ماویزم چیدا دیفاعکرا دەبوو یەکسەر بە ڕێبازی ڕەسوول وڵاتدا دیفاع کرابایە لەبەرەوەی بوونی خۆمانمە بە پێویست دەزانی بۆ هەرچەند تووشی زیان و ناڕەحەتی و شەهیدی و جیران و سەختی و دژواریەکان دەبووین نەخێر هەر ئیرادەمان بەهێزتر بوو لەو گرفتانە کە توشمان دەبوو بەڵام ئەوتریەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئێوە لەگەڵ هێزە کوردیەکان بە تایبەت لەگەڵ یەکێتیەوە بووە کە تەنها خاڵێکی ئێوەی کە کردوتۆ دژایەتیکردنی بەعەز بوو هیچ کات ڕەچاوی هاوشاری بوون و هاوزمانی بوون و هاوڵاتی بوون و هاوخەمی بوون نەبوون ینی ئەوەندەی کە استراتیژێکی سیاسی مەبەستێکی سیاسی کۆی ئەکردنەوە خاڵەکانی تر لە بەرچاو نەئەگیرن کورد بوون هاوزمانی بوون هاوشاری بوون هاوخەمی بوون هاوخەباتی بوون تەنانەت ئێوە هاوسەنگەر بوون لە ئینەکە بەڵام تەنها ئەو نقطە کۆی کردنەوەکە ئێوە دژایەتی بە ئاسان کردو لەوانی ترە جیاواز بوون ینی ئەوەندەی کێشەی فیکر مەزهەب ئاین ئایدۆلۆژیا شەڕەکانی پێکردن ئەوەندە خاڵی هاوش کۆی نەکردنەوە کاک فەیسەڵ من پێم وایە ئەوە زیادە ڕووی تێدایە ئێمە ڕەنگە وەک پێویست کار لەسەر ئەوە نەکرابێ ئەو کاتە چونکە بەخۆ دەزانین لەو جەوی شاخ و چیا و مەفرەزە و دەگەڵ ڕوبەڕووبوون و لەگەڵ ڕژێم و دڕندایەتی ڕژێم ڕەنگە زۆر دەرفەتی پێ نەدەداین مناقەشاتی فیکری و کار لەسەر ئەو چەمکانە بکەین و پاشان تۆ لە شاخ کەمتر لە فکری چۆنێتی ژیان لە شار دەبی زیاتر لە فکری ئەوە دادی چۆن خۆت بپارێزی چۆن بوونەکەت مەحفوظکەیت چۆن زەربەیەک لە دۆژمن بدەیت تۆ زیاتر ئەوە بیر دەکەیەوە بەڵام نایەمە من لە یادمە زۆر باش مناقەشاتی فیکریشمان دەبوو لەگە برادرانی یەکێتی لەگە برادرانی پارتی لەگەڵ برادرانی شیوعی سۆشیالیست پارتی گەلیت پاسۆک مناقەشاتمان دەبوو لەسەر مەسەلەی نەتەوایەتی نیشتیمانی ئێمە و کولایەنێکی ئیسلامی کاکە ئێمەش دیفاعکردن لە میلەتی خۆمان بە واجبی شەرعی دەزانین و پاشان ئێوەش لە پێش ئێمەدا بوون ئێمە تەقدیرمان هەیە بۆ جوهدی ئێوە بۆ خەباتی ئێوە ئێوە زەربی سفر ناکەین ئەو قسانەمان دەبوو ڕەنگە خەڵکیشمان بوو بێ شتێکی وانی زەربی سفر کرد بێ هەروەکو ڕەنگە پەرگیری واش لە نێواندا بوو بێ بوونی ئێمەی هەر ئەسان بە قەدەغەوە بە مەمنوع زانی بێ بەڵام لە هەردوو لا خەڵکی معتەدیل و خەڵکی هاوسەنگ و خەڵکی دووربین هەبوو بەڕاستی کە بڕوامان بۆ هەوو پێکەوە بژین پێکەوە قسە بکەین و بیرکەین لە داهاتوودا چۆن بکەین بەڵام وەک پێویست ڕەنگە مەجای ئەومانەوە بێ زۆر کار لەسەر ئەو چەمکانە بکەین ڕاستە بەس واش نەبوو بڵێ هەر لە فەرهەنگی مێشکماندا نەبوو بێ من وەکو ڕەنگە جەنابەر اشارت پێکرد ڕەنگە لە پرسیارەکانت دەهبێت لەگەڵ جەنابی کاک نەشوران مناقەشاتی دوور و درێژمان بۆ لەگەڵ کاک دکتۆر فواد مەعسووم لەگەڵ مامەستا بەهادین نووری لەگەڵ خەڵکی دیکە لەگەڵ برادرانی پاسۆک لەسەر مەسەلەی کوردایەتی و حساسیەتیان بە حوشتر و بە خورما و کە لە بەرهوی عەرەبە و بەڵام هیچی ئەمانەوەی نەکردو یەکتی نەکوژن ئەوە خۆی هەدەفەکە ئەمەیە ینی ئێوە قسەتان کردووە بەڵام لە دوجارە نەتیجەکەەوە بوو کە سەنگەرتان لە یەگرتووە بەس بە مطلقی باز نەکرێت چونکە ئێمە لەگەڵ یەکێتی کێشەمان بوو ئێمە مناقەشاتی فکریمان خۆ ئەگەر لە ڕووی ئیدۆلۆژیەوە لەگەڵ حیزبی شیوعی ڕەنگە زیاتر لێک دوور بووین لەگەڵ حیزبی شیوعی بۆچی لە ڕاستێک ڕانەهاتین چونکە ئەوان مشتری شەڕ نەبوو نێمەش مشتری نەبووین لەگەڵ پارتی بووە لە ڕاستێک لەگەڵ پارتی گەلی مەسەلەن ببوورە بەر لە دامەزرانی بەری کوردستانی بەر لە دژمنی بەری کوردستانی پەیوەندی ئێوە لەگەڵ سۆسیالیست چۆن بوو وترێ لە بەڵگەنامێکی ئێوە سۆسیالیست هاتووە ئێوە هاوکاری سەربازیتان کردوون لە ڕەنگە لە قۆڵی لای هەڵەبجە و شارە زور و ئەوە بوو بێ من ڕەنگە لە وردەکاریەکانی زۆر ئاگادارن بەڵام ئەوەی من لە یادمە لەگەڵ هەموو لایەنەکان بوومان تەمان لەگەڵ کاک محەممەدی حاجی مەحموود دیارە بە حکمی هاو منطقی و هاو ناوچەی بوون مامەسە مەلا عەلی و ئەوان بە ڕەحمەت بێ لەگەڵ کاکە حەمە و ئەوان و منیش لە دوارە ئێمە لە زیاتر لەگەڵ کاک ڕسوومەمەند بەڕاستی خاڵە سەید کاکە و مامەسا سەعد و ئەوان لە ئێمەوە نزیک بوون لە کاولان و ئەوانە ڕاستە هاوکاری و بێکەوە بوون و شتمان بووە بەڵام نازان هاوکاری سەربازی تا شەڕادێک بوو بێ ئەوە ڕەنگە تایبەت بۆ ناوچەی شارە زور و هەڵەبجە ئەوانەوە باشە بزنەوەی ئیسلامی بۆچی بەشداری بەری کوردستانی نەکرد ئایا ئەوە بانگ نەکران ئاگادار نەکران یاخود ئێوە خۆتان پێتان خۆش نەبوو پێتان قبوڵ نەبوو بەشداری ئەو بەرەیە دەتوانم بڵێم ئەوانیش وەکو بڵێ هەمویان یەک دەنگ نەبوون لەسەر بەشداری پێکردنی ئێمەش هەر زۆر ڕەنگە عەوداڵ نەبوو بین بۆچی وەکو مەسەلەیەکی کوردی هەیە دەڵێ گا جووتی نەدەکرد جووتیاریش منەتی دەبرد ئەو کاتە بەڕاستی ئێمە لەوانەیە وەکو ئێستا بە فراوانی و ئاسۆیکی بیر و فراوان و تەماشای شتەکانمان نەکرد بێ ئەوانی جوانە بوون
ئەوانیش تا ڕادێک زۆر داخراو بوون تا ڕادێک زۆر هەستیار بوون بەرامبەر بە ئێمە و پاشان ئەمن پێم ئەوەی کە کاکڵەی بەرەی کوردستانی پێکێنە ئەو بکەیچێتی و پارتی جاریکە پێکەوە شەڕ نەکەن واتە ناچاری ئەوەی کە تووشی پێک و تووشی شەڕ نەبن و واز لە شەڕ بێنن پێکەوە بەرەی کوردستانی لایەنەکانی دیکەشی دیارە هاتنە نێوێ ئەو ناچارێک بۆ ئێمە نەبوو چونکە ئەو بڵێ نەچاوەڕێمان دەکە شەڕمان لەگەڵکەنە بە تەما شەڕ لەگەڵ کەس بکەین بەڵام ئێمە ڕەنگە بۆ چوونی جیاوازیشمان بووە ڕەنگە خەڵکیشمان بوو بێکە ئێمەوە باشە ببین لە بەرەی کوردستانیدا پاشانەوە هەندێکیان دەکرد ئێمە پێمان ڕەنگە تێبینیمان لەسەری بۆکو مەسەری وەرگرتنی گومرگ هندێشتی دیکە دەکرا وەک بڵێ نەگونجاومان دەبینی لەگەڵ وەزعی خۆماندا بەڵام ئەوە ڕێی لێ نەدەگرتین کە پێکەوە تەنسیخمان هەبێ هاوکاریمان هەبێ هاموشۆمان هەبێ دانیشتنمان هەبێ بەدەر لە مەسلەی گومرک و هەندێک یاعتیبار کە خۆتان بڕاتان پێ هەبوو لە ڕۆژگارە وترێکە حیزبە ئیسلامیەکان لە بازنێکی داخراوە بوون و لە دیبلۆماسی تا کڵۆڵ بوون ینی وەک پێویست نەهاتونەتە پێشەوە نمونەیەک لەسەرەوە هێنەوە لە ساتەوەختی ئەوەی کە لە سەردەمی بستنەوە یەکبوونا ئێوە نەتانتوانی کەڵک لەو مرۆنەتی ئەمریکا وەربگرن کە ئێوە هێزێکی ئۆپۆسیۆنی گەورە بان کرد بۆ کۆنفرانسی بڵین بانگێشتی کردن بۆ کۆنگرەی هێزە بەڕاستخانەکانی حیزبی بەعەس من نەچوو کەواتە بۆچی ینی بۆ من نەچوو بەس چوون بەڵێ شاندمان چوو بەشدار بووم بەس من میش داوات کراوە من نەچووم بۆچی ڕاستە ینی ئەوەی جەنابەت فەرمووت تا ڕادێک وایە ینی ڕەنگە ئێمە ئەو کاتە خۆمە من مەسەرەن وما ئوبەڕی و نەفسی من ئەگەر هەڵەیەکم کرد بێدانی پیادێنم پێم وەکو ئاخواردنەوە وایە ئەوەی کە ئێستا دەیزانم ئەگەر کاتی خۆی زانی بامان ڕەنگە زۆشتمان کرد بە وەکو ئەو کاتیمان نەکرد باە بەزەو کاتیون نەبا لێزانیوە ڕاستە ئێمە ڕەنگە سەخت گیریمان لە هەندێشدا بوو بێ کە ڕەنگە پێویستی نەکرد بێەوەدە سەخت گیر بین بەڵام دەبێ ئەوەش بزاندرێ کە بەرەی کوردستانیش ئەوانیش ئەو دوای نوزج و کامل بوونەی کە دوایی ئێستا لەگەڵ ئێمە و لە نێو خۆیاندا و لەگەڵ خەڵک تۆزێ بەبا خەڵفەڕاحی و بەسین فراوانی مامەڵە دەکەن و کاتی ئەوانی جوانە بوون ئەو کاتی ئەوانیش حاڵەتی کرچ و کاڵی و پەرگیری و تەنگە نەفەسیان هەبوو ئێمەش بە هەمان شێوە وردەیدی هەموو زیاتر بەرچاومان ڕوون بۆ خۆ چونکە ئەگەر لەگەڵ ئێمە مشکلە ئیدۆلۆژیان بوو خۆ پارتیویشی تیرە پێکەوە هیچ مشکلی ئیدۆلۆژیان نەبوو لەگەڵ لایەنەکانی کە خۆچ مشکلی ئیدۆلۆژیان نەبوو بەرژەوەندی و لێک حاڵی نەبوون و وەکو بڵێ فکری قۆرەخکاری ئەوە بوو کەوای کرد ئەو کێشە و شەڕ و ئاشوبە نێو خۆیە پەیدا بێ کە زیانێکی زۆری لێبێنرا جا ئەمن نکۆڵی لەوەش ناکەم کە ئەمە کرچ و کاڵیمان دەبینی بووە وەک پێویست نەمانتوانیوە بە تایبەتی لەسەر ئاستی قیادە ئەمە ناڵێم ینی کرچ و کاڵیمان نەبووە منەو کاتە قسەیەکم هەبوو ئێستا وەکو پندێک بەکاری دێنن دێک لە برایانمان دەمگوت کاری ئیسلامی دەبێ ڕیژی تێدا سپی بکەی نەک بە ڕیشی سپی دەست پێ بکەی من پێم وایە کاک فەیسەڵ هەر کارێک لە سەرتاوە تێدا نەبووبی بەرچاو تێدا ڕۆشنەوەی تو باش لێ نازانی ئەزمون و قاڵبوون وایە من پێم وایە مەسەلە سۆشیالیست لە خۆمانی بەری نەدەری بزوتنەوەی سۆشیالیست من مێ سۆشیالیست ئەگەر زۆف لە قیادەیاندا نەبوایە لە قاعیدە و پێشمەرگە و هێزێکی باشیان هەبوو بەڵام دوای کە هاتنە دوا لە بەروی کە دیارە دەمڕاست و قیادەکەیان وەک پێویستە بوو ئێمەش بەڕاستی بە گشتی هەم قیادەمان هەم قاعیدەمان کرچ و کاڵیمان هەبوو لە قەدەر خۆمان بووین کەوتبوون ناو وەزعیشی لە خۆمان گەورەترەوە و هەر خۆشمان بووین بەڕاستی وەک بڵێ کەمتر سوودمان دەبینی لە ئەزمموی خەڵکی دیکە کراوە نەبووین بەڕووی جاجە سەفەر وشتیشمان دەکرد بۆ پاکستان و بۆ سعودیە و بۆ تورکیا بۆ شوێوانە بەڵام ئەوە زیاتر لە قۆناغەکانی دواتردا بوو وەک پێویست لە ئەزمموی لایەنە سیاسیەکان و خەڵکی دیکەی دەرەوەی خۆمان بەهرەمەند نەبووین خۆشمان ئەوەندەما لێزانیوە بەڵام بەرامبەرەکانیشمان وە نەبێ زۆر پێگەیشت و تێگەیشت و زۆر لێزان بوو بن لەگەڵماندا گەرنە دەیانتوانی هەندێک کەم و کوڕی ئێمە تەحملکەن هەندێک کرچ و کاڵی هەندێک پێشمەرگە و خەڵکی ئێمە تەحملکەن لە پێناوی بەرژەوەندی گشتیدا و ئەو هەموو زەرەر و زیانەی کە کەوت لەو ئەزمونەی هەرێمی کوردستان دەگونجێ زۆر لەو زیانانە دوور بخرن نەگەڵ لەگەڵ ئێمە بەتایبەتی لەنێ خۆیاندا بەتایبەت پارتیویشێت زۆر باش مامۆستاجان ئێمە 4 دقیقە کاتمان ماوە من ئەمەوێ زۆر بە خێرایی بپرسم ئەگەر کرێ زۆر بە چڕی وەڵامی پرسیارەکانە بێتەوە بۆی وەختمان کەڵک لە کاتەکە وەربگرین بمبەخشە مامۆستاجان
ئێوە لە سەرتاوە گومرگتان وەرنێگر بەڵام بەڵام پێویست دەزانی ئەوەی پێویستی زانین پێت خۆشە ئەوە بڵێم منیش ئەو پێویستیدان پێ خۆشە ئەوە بڵێم دیارە کەواتە دەبگەین خاڵکی نە من جەنابەت ئەوەی کە بۆ مێژوو گرنگە ئەوە بڵێن بڵێ ئێوە سەرتا گومرگتان وەرنێگر بەڵام دواتر وەرتان کرد ئەو هینە چۆن بوو دواتر ئێمە هەر لە ئەوڵ مشتومڕ لەسەر ئەوە هەبوو هەندێک لە هێزەکان وەریان دەگرت دوایی بەڵێ ینی فتوایان وەرگرت لە هێندێک لە مامۆستایان هێندێکیان هەر بەردەوام بوو لەسەر وەرنەگرتنی هەر لە سەرتاش ئەو قەزیە مشتومڕی لەسەر بوو کە ئایا ئەو گومرگە ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە قەدەغەی دادنێ لە فەرمایشتەکان داهاتوە یاخود ئەوەی ئێستا حاڵەتێکی تایبەتە و حکمێکی دیکە دەیگرێتەوە لەسەر ئەوە کێشە مشتومڕ هەبوو بەهەرحاڵ هەندێک لە هێزەکان هەر لەسەر ئەو ڕایبوون کە وەرنەگیری و حرامەنی چیشان لەسەر ئەو ڕایبوون کێندێک لە مامۆستایان فتواندا بوو کە دروستە وەربگیرێ مامۆستا گیان لە کۆنتڕۆڵ ئاگادار مەکەن کە کاتمان تەواو بووە بەڵام من ئەمەوێ پرسیارێ بکەم کە وەکو دووە پرسیار بێمە لای جەنابەت سەرباری ئەوەی کە تۆ لە هەشتا و حەوت لە قەڵاتوکە وەک ڕابەری گشتی بێعەتی بە مامۆستا مەلا عوسماندا بەڵام لە 22 پێنجی 2001 جابوویتەوە لەو بزوتنەوەیە سیوێکی پێنجی 2001 هۆکاری جیابوونەوەی ئێوە لە بزوتنەوەی ئیسلامی چی بوو لەو کاتەیە وڵی ئەوە بەسەرهاتێکی دوور و درێژە دەتوانم بە دێ ڕێک بۆ خلاصە بکەمەوە ئەوەی کە خاڵە جەوهریەکان ئێمە جارێ خۆمان نەمانگووت جیابووینەوە چونکە عادەت وایە کەم لە زۆر زیاد دەبێتەوە ئێمە زۆربەی هەر زۆری بزوتنەوەی بوون ئیسلامیمان پێک دەهێنا و کاتە و لە 30 ئەندامی هەڵبژێردراوی نێو کۆنگرە 26یان کەوتنە لای ئێمە زۆربەی هێزەکان لەگەڵ ئێمە بوون بە کورتی بەبێ ئەوی کە بچمە نێو وردەکاریەکانەوە ئەوە بوو کە ئێمە پێمان وابوو بەو شێوەیە کاری ئیسلامی ناکرێەوە پرۆژه ئیسلامی بەرەو پێش ناچێ پێویستە کار و پرۆژه ئیسلامی بەرنمەیەکی ڕوونی هەبێ پابندی بە بەرنامەی بکرێت پێویستە کار بە ڕاوێژ بێ مرکزیت هەبێ پێویستە دیار بێ داهات و دارایی چەندێ چۆن خەرج دەکرێت پەیوەندیە سیاسیەکان و دیبلۆماسیەکان پێویستە بە دامەزراوەیی بن پێی میزاج و شخصی شتیوانە بن ئێمە کۆمەڵێک شت وای کرد کە من دیارە لە نامیلکەیەکدا پێش ئیعلانی کۆمەڵ ئیسلامی بەناوی بنەماشەکانی و هێڵەگەشتەکانی کۆمەڵ ئیسلامی کە 25 خاڵەوە ئێستا شەرحێکی گەورەم لەسەر کردو لە 600 لاپەڕدا ئەوە بنەمافیکرەکان و هێڵە سیاسیە گشتەکانی ئێمە پێک دەهێنێ ئێمە قەناعەتمان وا بێ ئاوا کار بکرێ واتە بە پێچەوانەی ئەوە پێمان وابوو کە کار دەکرێت لەبەرەوە بە پێویستمانزاری کە بۆ دەربازکردن و قوتارکردنی کار و پرۆژەی ئیسلامی لە قەیرانێکە لەگەڵیدا ڕۆبەڕووبۆتەوە خۆمان لە کۆمەڵ ئیسلامیدا یاڵانکەین زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ بەشداریت لە ئەڵقەی سێمی بەرنامەکە بەڕێزان ئەڵقەی سێمی گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی کۆتایی هات لە ئەڵقەی چوارەم و کۆتایی دیدارەکە درێژە بە گفتوگۆکە دێن و هەڵین تەوەرە تەواو نەکراوەکان تەواو بکەین تا ئەڵقەی چوارەم و بێگەشتنەوە بەخواتە رەسپێری خواتان لەگەڵ سوپاس مامۆستا سوپاس بۆ جەنابی کاک فەیسەڵ.